ئێمە پار لە مانگی 11 تقریبا دەستمان کرد بە بڵین وەکو ئەزمون 4 پرۆژەی نیشتەجێبوون با بڵین پێوەری زیرەکیان بۆ دانرا پێوەری زیرەکیان بۆ دانرا و کارەباکانیشیان دەستکرا بە پریپەید زائیدەن عەلوەی سلێمانی 4 پرۆژێش بە هەمان شێوە هەر با بڵین هەندێک مشکلی ئیشتراکردن و ئەویان هەبوو ئەوانە هەموو تەواو بەڵام ئێستا بڕیار درراوە کە کارەباکیان ئەبێ بە بەردەوام و ئەبێ بە پریپەید و نرخەکانیشیان ئەبێ بە تیجاری بەڵام لەناو بازاڕە کە خۆی ئەستان هەمویان تیجارین و دوکانن جیا کراونەوە ئەوانەیە تقریبا 4000 و نزیکەی 60 هاوبەشی دوکان و بازاڕن ئەوانیش لە یەکی شەشەوە کارەباکیان کراوە بە بەردەوام و ئیتروا ئێستا خەریکی دابشکردنی ئامێری CIU بەسەر دوکانەکانە و ئیتر کارەباکانیان ئەبێ بە کارت بەڵێ بە پریپەید سیتیەکان یعنی لێوەکەن مەسەلەن بۆ ئەوانیش حسابی تیجاریان بۆ کرێ بە هەمان نرخی مثلا ئەلوەکان یا بازاڕەکان کارەبیان بە لە 80 دینارەوە بکرێ بە 156 ئەوە شتێکە لەسەر داوای ستێکان خۆی کراوە دانیشتوانی ستێکان ئێمە گەر دانیشتوانی هەر ستێک خۆی ڕازی نەبێ ناکرێت بە زۆر نیامە اختیاریە ئەوان فکرەکە بەو شێوەیە مۆلیدەی حکومیان نامێنێ کە مانگە بۆ 300,000 هەبوو 400,000 250,000 بەپێی زۆر و کەمی بەکارهێنان دراوە بە مۆلیدە زائیدەن کارەبای نیشتیمانی بەڵام لە ئێستاە بەم بیرۆکەیە ئەوەیە کە ئەوان مۆلیدەیان نامێنێ پارەی مۆلیدە نادەن کە مانگ هەبوو کیلۆواتی چۆتە با بڵێن 400 دینار 360 دینار 350 دینار 300 دینار کە ئێستا لەو سنوورایانە بەڵام یەک کارەبایان ئەبێت ئەویش کارەبایەکە بە سعری تیجاری و 156 دینارە ئەگەر شوێنێکیش خۆی داوای نەکە یا ستێک داوای نەکە بۆی هین ناکرێت یعنی ئەو سیستەمەی تیا جێبەجێ ناکرێت